جیل بایدن چەند سەعاتێک دوای ئەوەی بوو بە خانمی یەکەم جلێکی تایبەتی لەبەر کرد کە بە گوڵی فەرمی ویلایەتەکانی ئەمریکا ڕازاب بووە. گوڵی ویلایەتی دێلەوەر لە نزیک دڵیەوە لە سەرجلەکەی دانرابوو، بۆیە ئەو دەیهەویست لە ڕێگای جلەکەیەوە پەیامێک بگەێنێت. من وام دەزانی کە ئەو هەوڵ دەدات لە ڕێگای جلەکانیەوە پەیامی یەکگرتنەوە بگەێنێت کە بێگومان پێشتری یەخستنەوەی نەتەوە یەکێک لە بابەتە سەرەکیەکانی هاوسەرەکەی وەک سەرۆکۆمار بووە. خانمی یەکەم چی لەبەر دەکات لە ڕاستیدا زۆر گرنگە، ئەمە دادپەروەری بێت یاننا ئەوە پرسیارێکی ترە، بەڵام ئەوە دەزانین کە دیبلۆماسیەتی مۆدا لە لووتکەی خۆیدایە. براوێر کە کتێبێکی لەبارەی خانمانی یەکەمەوە نووسیوە دەڵێت کە چاوەڕێ دەکرێت کە ژنی سەرۆک جلوبەرگی دروستکراوی ئەمریکی لەبەر بکە، هەروەها ئەوان توانای ئەوەیان هەیە کە پیشەیەکی دیزاینەری دروست بکەن. هەمان ئەو شتەی کە بۆ میشەڵ ئۆباما لە ڕۆژی دەست بەکاربوونی وەک خانمی یەکەم ڕوویدا. ئەوەی ئەو لەبەری دەکرد جوان بوو، جلێکی سپی کە سەرشانەکانی ڕوود بوون لەلایەن جەیسن وێن دروستکرا بوو کە چەند کەسێک لە خەڵک ناوەکەیان بیست بوو، بەڕاستی پیشەکەی دەست پێ کرد. براوێر دەڵێ خانمانی یەکەم لە ژێرفشاری ئەوەدان کە هەم جوان دەرکەون و هەمیش زۆر جیاواز نەبن لەگەڵ خەڵکدا، ئەوان بڕیارە جلێک لەبەرکەن کە ژنانی ئەمریکی بە ئەگەری زۆر توانایان هەبێ بیکڕن یان بەلانی کەمەوە حەز بە خاوەندارێتی بکەن. کاتێک کە ماڵانیا ترامپ خانمی یەکەم بوو، ئەو چاکەتی دڵچی ئەنگابانایی بەناوبانگی لەبەردەکرد کە نرخەکەی $51,000 بوو، نرخێک کە ئێوە دەزانن داهاتی ساڵێکی یەک کەسە لەم وڵاتەدا و لەتوانێت هەر کەسێکدا نییە بیکڕێت. میشەڵ ئۆباما جلی دیزاینەری زۆر گرانی لەبەردەکرد، بەڵام ئەو هەروەها بەجلە هەرزانەکانی لە ناو دۆڵابەکەیدا دەناسرایەوە. ئێمە میشێل ئۆبامامان بینی کە تێکەڵیەک لە جلی هەرزان و گرانی لەبەردەکرد. ئێوە دەزانن کە ئەو سەردەستەی دایکەکان بوو، بۆیە ئەو چاکەتێک جێی کرو هەروەها ڕەنگە تەنورەی کارۆلاینا هێرەرای لەبەر کردبێ. من پێم وایە خانمانی یەکەم ئەم سوودە دەبینین کە دەتوانن دیزاینەرەکان بخەنە بەرچاو، بەڵام لەو ڕۆوە کە ناتوانین شتی زۆر گران لەبەر بکەن زەرەر دەکەن، لەبەرەوەی خەڵک نانەوێ ئەوە ببینن. کاتێک باس لە جیل بایدن دەکرێت، براوێر پێشبینی دەکا خانمی یەکەمی ئەمریکا بە جلوبەرگێکەوە ببینێ کە بۆ زۆربەی خەڵک بەردەست و گونجاو بێ، بە تایبەتی لە ئیستادا و لە میانەی ئەم پەتای کۆرۆنادا.